دانیتا باش سڵاوتان لێبێت بەو هیوایی کە لە هەر شوێنێکن لە ساغ و تەندروست و سەلامەت بن. ئەمڕۆژ لەگەڵتانی کۆمەڵی بڕگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە. هەروەکە زانن بە پێی ڕۆژەکان تەوەرەکانتان بۆ هەڵەبژێرین. ئەگەر شتێکی گرنگیش هەبێت ئەوە گەر پێشتر پێویست بکات ئێمە تەوەرەکە پێش ئەو کارێکە ئەنجام بدرێت یاخود ئەو ڕۆژێک کە بێتە پێشەوە ئێمە باسی لێواکەین بۆی کە زووتر ئاگدارتان بکەینەوە. ئەمڕۆ یەکێکە لەو ڕۆژانەی کە ڕووداوێکی تێدا ڕوودراوە و ساڵیادی کۆچی دوایی کەسێکە. ئەمەش پرۆگرامەکەمان ئەمڕۆ تایبەت کردو بە ئەو کە هونەرمەندی گەورەی کورد سابیر کوردستانی. ئەمڕۆ ساڵێک بەسەر کۆچی ئەو تێپەڕێت کە ساڵی پار بەهۆی پەتای نەکریستی کۆرۆناوە گیانی لەدەستدا. سابیر کوردستانی یەکێکە لەو هونەرمەندە خۆشەویستانە لە ناو خەڵک کە جێگەی خۆی لە دڵی خەڵکا کردبەوە لە ناو جەرگەی بابە گۆڕگۆڕ، لە ناو جەرگەی حزبی بەعس ئەو بە کوردستانی نازداوی بۆ خۆینا و نازداوی کوردستانی هەر لەگەڵ خۆی هێشتەوە. بەڕاستی هونەرمەندێک بوو بۆ هەموو کوردستان. ئەمڕۆ یەک ساڵ بەسەر گیان لەدەستانی ئەو تێئەپەڕێت و وەگوتم تۆری بەرنامەکەمان سەبارەت دەبێت بە ئەو هونەرمەندە کە سابیر کوردستانی و میوانێکشمان سەبارەت بەوە و تایبەت بەوە دەبێت. دیارە ئەوانەی کە حەزیان بە دەنگی یاخود هۆگری دەنگی ئەوە هەواداری دەنگی سابیر کوردستانی بوون پێیان خۆشە کە ئێستا گویان لە کەسێک بێت کە دەنگی لەو بچێت یاخود لە شێوە یاخود لە ڕەفتار لە شتێک کە پەیوەندی بۆ بێت لاساییاو بکات. زیاتر لەسەر ئەوە لە کاتی خۆیدا قسەکەین و ئێستا لەگەڵ بابەتەکان کە دەست پێکەین سەرەتا بێگومان لە کورتێک لە هەواڵەتەکان دەست پێکەم. دواتە دەچمە ناو بڕگەکانی دیکە وە لەگەڵم بەردەوام بم بە بڕگەکانی دیکەشتان پێ بڵێم و سەرەتاش پێکەم بڕگە دەست پێ بکەم. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی پیرۆزبایی لەبارەی ساڵی نوێی کۆچی بڵاو کردوتەوە. تێیدا هاتووە بە بۆنەی ساڵی نوێی کۆچی گەرمترین پیرۆزبایی ئاراستەی موسڵمانانی کوردستان و عێراق و جیهان دەکەم. لە خوای مەزن داواکارم ساڵی نوێ ساڵی خێر و خۆشی و خۆشگوزەرانی و سەقامگیری و ئاشتی و ئارامی و کۆتاییهێنانی پەتای کۆرۆنا بێت لە جیهان و ناوچەکەدا. هیوادارم ڕێنمایی تەندروستی و ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا لەبەر چاو بگرن و خۆتان بپارێزن. عامر جابر بەڕێوەبەری ڕاگەیاندنی دەستەی گشتی کەشناسی عێراق ڕایگەیاند لە ڕۆژانی چوارشەممە و پێنجشەممە لە ناوچەکانی ناوەڕاست و باکووری عێراق پلەکانی گەرما دووبارە بەرز دەبنەوە تا ڕۆژی شەمەی داهاتوو بەردەوام دەبێت. بە جۆرێک لە چەند ناوچەیەکی ناوەڕاستی عێراق دەگاتە سەروی 50 پلەی سەدی. پلەی گەرمای بەرز لە ناوچەکانی باشوور تا ڕۆژی دووشەممەی داهاتوو بەردەوام دەبێت و بەرزترین پلەی گەرما دەگاتە 51 پلەی سەدی. و جەختیشی کردەوە سەرەتای مانگی داهاتوو کۆتایی بە شەپۆلی گەرمای بەهێز دێت. مەزلوم کۆبانێ ڕایدەگەێنێت ئەرکی هەسەدا بەرگریە لە خەڵکی سووریا. مەزلوم کۆبانێ فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دموکرات هەسەدا لە هەژماری خۆی لا تویتەر نووسویەتی کاری سەرەکی هەسەدە پابەندبوونە بە تێکشکاندنی داعش لە هاوبەشەکانمان. و دەشڵێت هەسەدە هێزێکی سووریا و ئەرکی بەرگریکردنە لە خەڵکی سووریا. هەروەها نووسویەتی هەسەدە نەبۆتە هەڕەشە بۆ سەر سەقامگیری وڵاتی دراوسێ و ناشبێتە ئەو هێزە کە هەڕەشە لە سەقامگیری وڵاتان بکات. سوپای ئەمریکا فەرمان بە هێزەکان دەکات ڤاکسین وەربگرن. لۆی دۆستن وەزیری بەرگری ئەمریکا ڕایدەگەێنێت لە هەوڵدایە جۆ بایدن بڕیاری وەرگرتنی ڤاکسینی دژە کۆرۆنا لەلایەن سەربازانی وڵاتەکەیەوە بکاتە بڕیارێکی ناچاری. دەشڵێت هەوڵ دەدەن تا ناوەڕاستی مانگی داهاتوو هەموو سەربازانی ئەمریکا ڤاکسین وەربگرن. بەپێی ئامارەکانیش نیوەی هێزەکانی سوپای ئەمریکا ڤاکسینیان وەرگرتو هەروەها لە 165 هێزی دەریایی ئەو وڵاتەش ڤاکسینیان پێدراوە. کۆمپانیای بایۆنێتیکی ئەڵمانی کە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیای ڤایزەری ئەمریکی ڤاکسینی ڤایزەر بایۆنێتیک بەرهەم دەهێنن لەبارەی کاریگەری ڤاکسینەکەیان لە بەرامبەر جۆرە گۆڕاوەکانی کۆرۆنا ڕایانگەاند دوای 6 تا 12 مانگی دیکە لەگەڵ دەرکەوتنی کۆرۆنای گۆڕاوی دیکە لەوانەیە پێویست بکات دەستکاری ڤاکسینەکەیان بکەن. بەڵام ئێستا ڤاکسینی ڤایزەر و هەروەها بایۆنێتیک
بەرامبەر کۆڕۆنای دەلتا کاریگەرە و هیچ پێویست ناکات دەستکاری پێکاتەکەی بکەن. وردەوردەی ترەچینە ناو چاوەری بەرنامەکەمان لەگەڵ. سەرەتا بە بابەتێک دەست پێ ئەەکەم کە جوانی سروشت لە لای هونەرمەندێک وای کردووە کە تابلۆکانی هونەرەکەی بباتە ناو سروشت. باسی ڕۆستەم ئاغالەتان بۆکەم کە یەکێکە لەو هونەرمەندانەی کە توانیوێتی بە شاکارە هونەریەکانی چیرۆک و سەرگوزەشتە مێژوویەکانی کورد لە ڕێگەی تابلۆکانیەوە بنەخشێنێت. هەروەها شێوازی کردنەوەی پێشەنگاکانی ئەو هونەرمەندە دەتوانین بڵێن زۆر جیاوازترە لە پێشەنگا هونەریەکانی دیکە کە ئەو پێشەنگەکانی دەباتە ناو سروشتووە شوێنەوارە کولتورەکانی کوردستان تا لە ڕێگەی پێشەنگاکەیەوە بتوانێت سەرنج بخاتە سەر سروشت و ژینکەی کوردستان. ئەوەش لە یاد نەکەم کە ئەم هونەرمەندە ئەو شوێنانی کە لە یاد کراون لە شوێنەوارەکانی کوردستان زیاتر سەرنجیان دەخاتە سەر و دەیانکاتە تابلۆ. بابینەربین بەیەکەوە. هەر جارە و سروشت و ناوچەیەکی فرامۆشکراوی کوردستان دەکاتە شوێنێک بۆ نمایشکردنی تابلۆکانی. هیچ میوانێک بۆ کردنەوەی پێشەنگاکانی بانگێژ ناکات. کاتی نمایشکردنی تابلۆکانیشی لە کاتژمێرێک زیاتر نییە. ئەو قۆناغی کە من ئێستا پێیدا دەڕۆم ئەو قۆناغەنیە پێشانگا بۆ ئەو بکەمەوە کە لی دەربچون خەڵک بمبینێ و نمایشەکانم خەڵک ئاسوودەکەم نەخێر من لەوە دەرچوویم و پێشانگا ئەگەر ئێستا بکەمەوە بەڕاستی بۆ ئەو ناکەمەوە کە خەڵک بێ و لە دەورم کۆ بێتەوە نوێترین تابلۆی من ببینێ و بڕاتە دەرەوە. بینەری پێشەنگاکانی ڕۆستەم ئاغالا کەسانی ڕێبوارن کە بەڕێکەوت لەو شوێنەدا ئامادەن و زۆر جار بینەری تابلۆکانی هیچ ئاشنایەتیەکیان لەگەڵ کاری هونەریدا نییە. جگە لەوەی ئاژەڵ و باڵندەکانیشی لە بینینی تابلۆکانی بێبەش نەکردووە. پێم خۆشە بچمە ئەو شوێنانەیە کە تابلۆکانمی تێدا نمایشکەم شوێنێکی فرامۆش کراو بێ، جێگای سەرنج نەبێت بۆ خەڵکی و ئەو شوێنە شانی ئەوە نەبێت تۆ تابلۆی لێدا بنێ یان هونەرمەندەکان بەگشتی دڵیان نا کارەکانی خۆیان بەرنە ئەو شوێنانە یان بیباتە ناو شوێنە ئاشێکە پڕی تەپ و تۆز و ڕۆن و هەموو ئەو شتانەیە بیبێ بندارێک باشی زۆری دێ خەڵک دێ مەڕدێ بزندێ لە ناو سارێک چۆن هاتووە بیپارێزی کە من تابلۆکانی من هەم گران بەهاشن و هەم نرخشیان باشە بەڵام قوربانی ناڵەو قوربانیان پێ دەدەم بەڵام ئەو ئازاریان دەدەم کە دایان بەم ئەو شوێنانە. سەرەتا لە هەڵەبجە و لە هاوارەوە دەستم پێ کرد یارە زۆر لەو کەساتیانە نەماینەوە چیان لە ژیانە. یەکێکی دیکە لە شاکارەکانی ئەم هونەرمەندە بە دیکۆمنتکردنی ژیانی یارسانەکانە لە ڕێگای فۆتۆوە. دیکۆمنتێکی تایبەت بکەم لەسەر پۆرترێتی کاکەیەکە. بۆ ئەم کارەش ماوەی 4 ساڵ زۆرێک لەو شوێنانە گەڕاوە کە پەیڕەوانی ئاینی یارسانی تێدا دەژین. تابلۆیم یەکێکە لەو تابلوانەی کە لای من زۆر تایبەتە. ڕۆستەم ئاغالا بۆ هەرێک لە تابلۆکانی ناوێکی تایبەتی کوردەواری بە پێی دیرۆکی تابلۆکە داناوە. جگە لەوەی زۆرێک لە ڕووداوە مێژوویەکانی دووبارە لە ڕێگای تابلۆوە نەخشاندووە و تۆمار کردووە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. ئەو سروشتە جوانەی کوردستان کە دەبێتە سەرچاوەیەک بۆ هونەرمەندان سروشتێکەکە ئێمە هەر 4 بەرزەکەیمان هەیە بەڵام ئەم ساڵ بەهۆی گەرمایەکی زۆرەوە بە بینین کە وشکە ساڵی هەیە و ئەو سروشتە زیانی بەرکەوتووە. با ئێستا بەیەکەوە ڕۆژی کەشوهەوا ببینین بزانین ئەمڕۆ ڕۆژی هەشوهەوای کوردستانی گەورە بە چ شێوەیەکە.
زۆرێک لە ئێمە بەیانیەکەی دەست پێ ناکات هەتا وەکو کوپێ قاوە نەخواتەوە. جا چەند جوانەوانی کە ئێستا حەزیان لە قاوەیە ئێمەش بابەتێکمان بۆتان ئامادە کردو لەسەر قاوە بە دیار قاوە خواردنەکەتانەوە سەری ئەم بابەتەی ئێمەش بکەن. فستیڤاڵێکی تایبەت بە نمایشکردنی جۆرەکانی قاوە لە قاهیرەی پایتەختی میسر بەڕێوە دەچێت کە لە فستیڤاڵەکە دەیان جۆری قاوە خراونەتە ڕوو بۆوانی کە سەردانیش دەکەن بە خۆشحاڵی و جۆرەکانی قاوە لەوێ تاقیەکەنەوە. بە تایبەت قاوەی ئەسپریسۆ. من خۆم چووکە قاوە خۆرنیم بێگومان لە جۆرەکانی نازانم، بەڵام ئێستا زانم لە ڕێی ئەم بابەتەوە کە سەیریەکەین پێکەوە منیش لەگەڵتان بینەرە بم کە قاوە لە 7 وڵاتی جیهان بەرهەم دەهێنرێت وە لەلایەن هاوڵاتیانەوە خواستێکی زۆری لەسرە بە تایبەت لە بەیانیان. ئەم بابەتەش بۆ وانەی کە حەزە و قاوەن بینەری بن. لە قاهیرەی پایتەختی میسر فستیڤالێک بۆ نمایشکردنی جۆرەکانی قاوە بەڕێوە دەچێت کە تێیدا کۆمپانیەکانی دروستکار و فرۆشیار نمایشی چەندین جۆر قاوەیان کردووە. سەردانیکارانی فستیڤالەکەش بە دڵخۆشیەوە جۆرەکانی قاوەی ئیسپرۆسۆ و قاوەی تورکیان تاقی دەکردەوە. ئەم فستیڤالە جیاوازە، ئەمە یەکەم جارە بێمە فستیڤالێکی لەم شێوەیە کە تایبەت کراوە بە قاوە. چەندین کۆمپانیای قاوەی لێە و قاوە نمایش دەکەن. چەندین جۆری قاوەم تاقی کردوتەوە. لەوانە قاوەی ئەکسپرێسۆی قاوەی تورکی و ئەوانیش زۆر باش بوون. ئەو شتە جوانەی کە دەربارەی فستیڤالەکە هەیەوەیە کە نەک تەنها باس لە قاوە دەکات بەڵکو باز لەو شتانەش دەکات کە دەکرێت شان بەشانی قاوە پێشکەش بکرێت. بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا گۆڕانکاری لە زۆر لایانی ژیاندا کرد، بە تایبەت کاتێک خەڵک لە ماڵەوە مانەوە بووە هۆی بەکارهێنانی بەرهەمی دەستی خۆیان. لە ناویشیاندا دروستکردن و خواردنی قاوە بووە کاری بەشێک لە دانیشتوانی مەسر، چونکە ئارەزوو بۆ خواردنەوەی قاوە زیادی کرد، بۆیە خەڵک هەوڵیاندا بۆ فێربوون و ئامادەکردنی قاوەی باش لە ماڵەوە. ئەنجامدانی ئەم جۆرە فستیڤاڵانش زیاتر هاوڵاتیان بەلای خۆیدا ڕادەکێشێت، چونکە دەبێتە ڕێنیشاندەرێک بۆ چۆنیەتی شێوازی ئامادەکردنی قاوەی باش لە ماڵەوە. ئێمە لەگەڵ خەڵکی کارێکی هاوبەش دەکەین کە ئەوان پێشتر دەستیان پێکردووە. لە سەرەتای دەستپێکردنی ڤایرۆسی کۆرۆنا خەڵک زیاتر ئارەزویان بۆ قاوە و جۆرە نوێیەکانیان هەبوو. خەڵک لە ماڵەوە ئامێری قاوەیان هەیە. ئێمەش لێرە باشترینەکانمان نمایش کردووە.
قاوە خواردنەوەیەکە لە تۆوی ڕووەکی قاوە کە بە چەندین هەنگاو وشک کراوەتەوە و برژێنراون و دروست دەکرێت لە زیاتر لە 7 وڵاتدا ئەم ڕووەکە دەچێنرێت بە تایبەتی لە ناوچەکانی ئەمریکای باکوور و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا نیمچە کیشوەری هندستان و ئەفریقا. قاوە ئەمڕۆیەکێکە لە خواردنەوە بە ناوبانگەکانی جیهان هەروەها لە ڕووی تەندروستیشەوە ئەگەر بڕێکی دیاریکراو لێ بخرێتەوە چەندین سوودی بۆ جەستەی مرۆڤ دەبێت. ئەویش لە فستیڤالێک کە بۆ زۆر کەس گرنگە لە بەرەوەی کە ئەتوانین بڵین چۆن میوزیک زمانێکی هاوبەشە لە جیهان قاوەش خواردنەوەیکی هاوبەشە لە هەموو جیهاندا کە بە ڕێژێکی زۆریش بەکاردەهێنرێت و زۆربەی وڵاتان حەزیان لێ بە تایبەتی وڵاتانی ئاسیایی و وڵاتانی عەرەبی زۆر زیاتر لە هەموو وڵاتێکی دیکە ڕوو لە قاوە دەکەن. جا زۆر خۆشە کە دەبینیت لە وڵاتێک شتێکت هەیە کە خۆشەویستەکەی تەنها بۆ خودی خۆت نییە بۆ چواردەروبەرە خەڵکی تریش خۆشیەوێت و سەبارەت بە بابەتەکەشمان ئەمێ باسی هونەرمەندێک بکەم کە تەنیا پێیوەست نییە بە شارێکەوە هەموو کوردستان خۆشی ئەوێت. ئەمڕۆ ساڵێک بەسەر کۆچی دوایی هونەرمەند سابیر کوردستانی تێئەپەڕێت بۆیە هونەرمەندێکی کوردستانیە لە بەرنامەی ڕۆژباش جێی خۆی بوو کە ئەمڕۆ یەکێک لە تەورەکانمان یاخود تەوەری بەرنامەکەمان سەبارەت بەم هونەرمەند دەبێت. باسی سابیر کوردستانیتان بۆ ئەوکەم کە سابیر کوردستانی لە ساڵی 1955 لە کەرکووک لەدایک بووە. لە تەمەنی مناڵیدا بەهۆی بەکارهێنانی چارەسەری بەهەڵا چاوەکانی لەدەستدا و لە ساڵی 1970 دەستی بەکاری هوەری کرد و لە ساڵی 1970 یەکەم بەرهەمی خۆی لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمار کرد. سابیر کوردستانی خاوەنی دەیان گۆرانیە وەکو خۆی ئاماژەی پێکردووە زۆرینەی گۆرانەکانی ڕووداوێکی ڕاستەقینەیان لە پشتەوەیە بە تایبەت ئەو گۆرانیانێکی خۆی تێکستەکەی بۆ نووسیون. کوردستانی خاوەنی دوو کچ و کوڕێکە و ڕۆژی 10 2020 بە کۆرۆنا گیانی لەدەستدا. بەداخەوە کۆرۆنا زۆر کەسی لێ سەندینەوە ئەگەر یەک چاوێک بەو کەسانەیە بێنین کە بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستا دەبینین چەنەها هونەرمەند و شاعیر و نووسەر بەهۆی کۆرۆناوە لە ناو ئێمە نەمان بەڵام یادیان هەمیشە زیندووە. ئێمەش تەوەرەکەمان تایبەت کردووە بە یادێک بۆ کۆچی دوایی هونەرمەند سابیر کوردستانی کە میوان لەگەڵمانە ڕەسوول بێبەش هونەرمەندە لە ڕانیەوە لەگەڵمان بەشدارە بێت. ئەم بەیانیە بەیانیت باش ئەم کاتت باش بە هیوای ڕۆژێکی باش بۆ تۆ کاک ڕەسوول. بەیانیتان باش و بە هیوای ڕۆژێکی شاد و ئارام بۆ ئێوە بۆ تەواوی بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵ 24. باشە کاک ڕەسوول بێگومان ئێستا ئەوانی کە بینەری ئێمەن چۆنەڵە تەسکینیەک بە دڵیان دێت چونکە تۆ لاسایی یاخۆت گۆرانیەکانی ئەو هونەرمەندە دەڵێتەوە هەم لە ڕووی شکل و شێوەوە هەم لە ڕووی دەنگیشەوە لاسایی ئەوکەیتەوە چۆن بوو کە خولیای ئەوەت لەلا دروست بوو کە گۆرانیەکانی ئەو بڵێیتەوە یاخود لاسایی هونەرمەند بکەیت ئەو خۆشەویستێ چییە کە بۆ ئەو هەتا؟ بەڕاستی سۆبان خان زۆر ئەوە دەگەڕێتەوە بۆ ساڵی زۆر با بڵێن ساڵی 93 و ئەوانەوە هەستم دەکرد کە گۆرانەکانی سابیر کوردستانی زیاتر خۆمی تیا دەبینمەوە یعنی چونکە من ئێستاروشتم وایە کە هەر گۆرانیەک بەشێک لە خۆمی تیانە بینمەوە ئەگەر تەواوی خۆشمیتیانە بینمەوە بەشێکیش بێ ناتوانم گوێی لێ بگرم. گۆرانەکانی سابیر کوردستانیش طبع یعنی تەواو لەگەڵ خۆم دەگونجان بە حکمیەوەی کاک سابیر خوالی خۆش بێ هونەرمەندێکی زۆر بە دیقەت و شارەزا و بە دیسپلین و شارەزا بوو لە هەمان کاتیشدا هاودەرد بوو لەگەڵ من بۆیە گۆرانەکانی لەگەڵ من دەگونجان و زۆر پێم خۆش بوو گۆرانەکانی بڵێمەوە دەنگیشم لەسەر با بڵێن قسەی زۆر بە لە مۆسیسیانان و ئەوانە زۆر با بڵێن لە قسەی زۆر لە مۆسیسیانان زۆر دەنگم لەو دەچێت نازانم جایتر چۆن دەبێت. جا ئێستا گوێمان لێ بێت بەڵام کاتەوا بێت یەک خاڵێک یاخود چەند خاڵێکی یەکترگرتان هەبووە لە نێوانە ئەو کە لە ژیانە بوو تۆ بینی بوو چوو بووی بۆ لای لەگەڵ یەکترا دانیشت بوون پێیوت بووی دەنگت لەوە چێت بەڵێ یەکترمان بینیوە و بەڵێ یەکترمان بینیوە و هەمیشە با بڵێن قسەمان کردووە و بیرۆڕامان ئاڵگۆڕ کردو ئەو زانیوە کە من با بڵێن لێکچووی خوالی خۆش بوو ئەو بۆ خۆی دەیزانی کە من گۆرانەکانی وی دەڵێمەوە دەنگیشم زۆر لەو نزیکە.
خۆی پێوتی کە دەنگت لە من ئەچێت بەڵێ زۆر باشە کەواتە ئەم بەیانیە سۆز و هەستی دەنگی ئەومان بۆ دووباراکەیتەوە ئیشەڵا بەسەر چاو دەی چاوەکانت خۆش بێت و گوێبیستی نێمە بەسەر چاو باڵێنیمدایە بوو بە تۆ بێم بێچین بۆ سەیرانێ ناهایاتم لێم ببوورە لەبەرێ بەفرۆ بارانێ باڵێنیمدایە بوو بە تۆ بێم بێچین بۆ سەیرانێ ناهایاتم لێم ببوورە لەبەرێ بەفرۆ بارانێ ئەیوەی هەیارێ یارێ یارێ پالەمەیە لێمە کە جارێ ئەم زێستانە زۆر سایاردا وەڵڵا سەیرایان خۆشە بەهارێ لانایا و خزم و کاسی خۆم گەر باشێت ناو برایاوم گەر شێت بم شێتی تۆمە بینایی هەرێ دوو چاوم ئەیوەی هەیارێ یارێ یارێ پالەمەیە لێمە کە جارێ ئەم جێستانەیە زۆر سایاردا وەڵڵا سەیرایان خۆشە بەهارێ ئەی یاخوا دەنگت نەڕزێ کاک ڕەسوڵ بەڕاستی من یەکەم جارە گوێم لە دەنگی تۆ ئەبێت دوێنێ کە زانی میوانی من ئەبی ئەمود ئەوەی کە هەواداری کەسێکە کە ئێستا لە دنیا نەماوە کۆچی کردو بە تایبەتی هونەرمەند و گۆرانی بێژە ئەگەر وەکو خۆی دەقاودەیق نەیڵێت حیفە بیڵێت چونکە هەوادارەکانی زویرە بێت بەڕاستی من قڕگم لێرەوە پڕ بووکە گوێم لە دەنگت بوو چونکە من لە ساڵی 2005 لەگەڵیا چاوپێکەوتنێکم هەبوو ئەو هەستت بۆ دووبارە کردمەوە دەنگی عینەن دەنگی خۆی دووبارە کردەوە کاک ڕەسوڵ دەنگت نەڕزێت پێم بڵێکە ئەو تێکستانی کە ئەو نووسێت و دوتت خۆشی لە چاوپێکەوتنەکانە ئەیڵێت ئەڵێت کە تێکستەکان کاری لەسەر خۆی کردو بەشێک لە تێکستەکان باسی ژیانی خۆی ئەکات کام یەک لە تێکستەکانی گۆرانەکەی زۆر لە تۆوە نزیکە وەڵاهی زۆربەی زۆری تێکستەکانی لە من نزیکن ئەلبەتە هونەرمەند سابی کوردستانی زیاتر پشتی بە تێکست و میلۆدی خۆی ئەبەست بە حکمیەوەی با بڵێن هەموو وەک خۆشی ئەیوت کە هەموو گۆرانەکانی چیرۆکێکی لە پشتە و ڕووداوێکی تایبەت بە خۆیەتی گۆرانەکانی زۆربەی زۆری لە من نزیکن من ناتوانم ئێستا دەستنیشانی گۆرانیەکت بۆ بکەم بڵێم فلان گۆرانیە زۆر لە من نزیکە بەڵام باوەڕ کە هەموو گۆرانەکانی یعنی هەر دەڵی من وتونم یان دەڵێ بۆ من وتراوە زۆر باشە کاک ڕەسوڵ تۆ بەس هەوڵت ئەوە داوە کە هەر وەکو لەسەر ڕێچکەی ئەو بە دەنگی ئەو وەکو لاساییکردنەوەی ئەو هونەرمەندە گۆرانی بڵێت یا خۆت نە ئەگەر تۆ خۆت نەتەوێت ئەتوانی دەنگت وەکو ئەو نەبێت و دەنگێکی ئاسایی هینی خۆتت هەبێت یا ئەمە دەنگی خودی خۆتە بەڵێ بەڵێ من دەنگی ئاسایی خۆشم هەیە و ئەلبومی تایبەت بە خۆشم هەیە و لە زۆر دیدار و چاوپێکەوتنەکانی تریش با بڵێن ئەوانەی کە تایبەت بەخۆم بوون بابەتی خۆم پێشکەش کردو کەواتە دەنگە با بڵێن خامەکەی خۆت ئەوەی تۆ لە هیچ لێکچوونێکی لەگەڵ ئەو هونەرمەندە نییە؟ نەخێر کەواتە ئەمە لاساییکردنەوەیەکە کە دەنگی ئەو یاخود گۆرانەکانی ئەو دووبارە دەکەیتەوە کامیانت پێخۆشە حەزەکەی لەسەر فەرموو عفو پرسیارەکەت بکە مەبەستمەوەیە حەز ئەەکەی زیاتر لەسەر ڕێچکەکەی ئەو بڕۆیت و لاسای ئەو بکەیتەوە یا بە دەنگی خۆت لە ناو خەڵکان ناسرااو بیت کامیانت پێخۆشە؟ واللهی بە حکمیەوەی کاکسابیر هونەرمەندێکی زۆر با بڵێن شارەزا و بەدیقەت بووە و دەنگی خۆشە لە لای من زۆر زۆر وە گۆرانەکانیشی لەگەڵ من دێنەوە حەزەکەم هەردووکیان بی بەڵام ئیتر لاساییکردنەوەش تاسەر لە مێشک و خەیاڵی کەس دانەبووە چکە هونەرمەندانی کەش هەموو بەو ڕێیدا ڕۆیشتون سەرەتا بە لاساییکردنەوە دەستیان پێکردووە و بەڵام من بە حکمیەوەی کاکسابیر هاوڕێم بووە و هەردووکمان یەک دەردمان هەیە و ئیتر
گۆرانەکانی وی دەڵێمەوە بەڕاستی لە زۆر شوێن و لە وەشدا بەڵام گۆرانەکانی خۆشم لامە بەستە بەڕاستی. زۆر باشە کاک ڕسوول ئەکرێ من داوای شتێکت لێ بکەم ئەمەیان من حەزم لەیەتی بیڵیت یەکێک لە گۆرانیەکانی ئەو هونەرمەندە چاوت خۆش بێت ئەو هونەرمەند باسی ئەوواکە لە شاری چاو جوانانم بەڵام من تێکستەکەیم لەبەر نییە بەڵام ناتوانم بە چاوم جوانان ببینم شتێکی لەو بابەتەیە وایە هەڵە نیم وایە وای ئەوە هۆنراوی مامۆستای منە دەڵێ لەو دەمەیدا دڵم لێیەوە بۆ ژوان بەسەر چاوێستا پێشکەش دەکەم ئەتوانی ئەوەمان پێ بڵێ جا دواتر بە پرسیاری ئەوەت لێ یەکەم کە حەزت لە چ گۆرانێکی تایبەتی خۆیەتی بۆی کە من ئەم کاتە بە دەرفەت وەربگرم و زیاترین گۆرانی ئەوەت پێ بڵێمەوە بۆی ئەو گۆرانی ئەم ئەوێت بەسەر چاو ئەو گۆرانەکەت پێشکەش دەکەم و بە هەموو بیدەرانیش لەو دەمەیڕا دڵەمێ لێیاوە بۆ ژوان من دێوانەی چاوی جوان لەو دەمەیڕا دڵەمێ لێیاوە بۆ ژوان من دێوانەی چاوی جوان گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانێم گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانێم چاوی جوانم تێرێنێ نەدی بە چاوانێم چاوی جوانم نەدیوە بە چاوانێم لەو دەمەیڕا دڵەمێ لێیاوە بۆ ژوان من دێوانەی چاوی جوان لەو دەمەیڕا دڵەمێ لێیاوە بۆ ژوان من دێوانەی چاوی جوان هەتا لاو بووم چاوی جوانم لێونی بوو هەتا لاو بووم چاوی جوانم لێونی بوو پەچەو ڕووبان دووچاری شێومە دوژێ منێ بوو پەچەو ڕووبان دووچاری شێومە دوژمێن بوو یاخوا دەنگت نەڕزێ و هەر بمێنی کاک ڕسوول بژیت سپاس دەکەم کاک ڕسوول هونەرمەند سابیر کوردستانی هونەرمەندێکی کوردستانی بوو خۆی بە مڵکی هیچ شار و شوێنێک نازانی جگە لەوەی کە ئەو زۆر خۆشەویستێکی تایبەتی بۆ کەرکووکە بوو بەڵام بەهۆی نەتوانینی ژیان لەوێ لە بارنەبوونی ژیان ئەو لە سلێمانی نیشتەجی و بەڵام هونەرمەند بوو بۆ هەموو کوردستان و جیاوازی نەئەکرد دڵێکی زۆر سافی هەبوو ناڵم چەند جارێکە لەگەڵیا دانیشتم هەستم بەو دڵ سافیەی ئەکرد ڕەنگە هونەرمەندی تر تێکستی خۆی نەدا بە کەسێکی تر هەر خۆی بیڵێتەوە حەزبکە خۆی بیڵێتەوە کەزانی دەنگی تۆ لەو ئەچێت قەت شتێکی وا ڕووی نەدا بڵێ تێکستێکت بۆ نووسم تۆ بیڵێرەوە یاخود ئەم تێکستە پێشکەش بێت و یا دەرفەتی ئەو شتتان بۆ دروست نەبوو بەخوای زۆر بەداخەوە دەرفەتی ئەو شتمان بۆ دروست نەبوو ئەجینا با بڵێن قسەمان دەکرد کاتێک کە دەیگوت دەنگی تۆ لە من نزیکە ئەگەر پێویستیت بە تێکست و ئەوانە هەبوو ئاسایی و من زۆر بە ئەوەوە یعنی بەسپاسەوە لە خزمەتت داما بەڵێ کاک ڕسوول دا ئێستا با بمە سەر ئەو پرسیارێکە بزانم خۆت حەزت لە کامیەک لە گۆرانەکانی تو زۆر یەکێ لە ئێمە هەیە حەزمان لە گۆرانێک زوو لە ژێر لێو ئەیڵینەوە تۆ حەزیان لە کامیان بوو حەز لە کامیان بوو کامیان تایبەتترینە لەلات وەڵاهی ئەمێن گۆرانیشی لە ساڵی 2001ەوە وتبووە بە ناوی دووە هەناسە هۆندراوی وابزانام هۆندراوی ئەحمەد محەممەدا ئاوازی خۆیەتی و لەگەڵ تیپی مۆسیقای شنوێ پێشکەشی کردووە من زۆر حەزم لەو گۆرانیەیە ئەگەرچی گۆرانەکە گۆرانێکی کەمیشە یعنی کەم بڵاو بۆتەوە بەداخەوە بەڵام شتێکی زۆر دەگمەن و دانسخە و شازە دا ئێستش فرسەتێکە کە جارێکی تر بەگوێی بیسەران و لە ڕێی شاشەکە ئێمەشەوە بینەرانمان بیبینن چاوەڕێت بەسەر چاو واتەزانی کە جێت هێشتم ئیتر ئەوی نەتوێتەوە باخی دڵمەتینوی ئەبێ و وشک ئەکاوە بڕێتەوە وا تێنەگەی لە پاش کۆچێت کاردانەوەمێ هەرێگریان بێ هێوا تێنەگەی لە پاش کۆچێت کاردانەوەمێ هەرێگریان بێ
دواهەنا سەدێ لە دارونما بۆ سەرج بێ وەک جرێیان بێ دواهەنا سەدێ لە دارونما بۆ سەرج بێ وەک جرێیان بێ نەباوانم خۆشەویستی خوێن بەرێکە لە دڵمایە دەمانەی ئاشکی پاکت ئاوێتەیاو لەگەڵ مایە نەباوانم خۆشەویستی خوێن بەرێکە لە دڵمایە دەمانەی ئاشکی پاکت ئاوێتەیاو لەگەڵ مایە وانەزانی وەکو جاران بۆ جێژوانێت پەرێشان بێم وانەزانی وەکو جاران بۆ جێژوانێت پەرێشان بێم لە ناخەوا بمێ هەژێنی وە خەڵوەتی دەرەوێشان بێم لە ناخەوا بمێ هەژێنی وە خەڵوەتی دەرەوێشان بێم هەرگیز ناڵێم تۆ ئەوینی کازیوەی بەربەیانم بووی ئەو ڕۆژانەش بژارەکەمێ کە هەودامی ژیانم بووی کارێکی وات بەسەرێنام هەرگیز بیرم ناچێتەوە کارێکی وات بەسەرێنام هەرگیز بیرم ناچێتەوە یادەکانە دێهێندا سەختێن لە هۆنراوە مێ نابێتەوە یادەکانە دێهێندا سەختێن لە هۆنراوە مێ نابێتەوە دەستەکانت خۆش بێت بەڕاستی یادەکانی ئەو هونەرمەندە هێندە سەختن کە ئێستا لە ناومان نەماوە کە ڕەنگە بە یەک بەرنامە و دوو بەرنامە یاخود باسکردنی ئەلا ساڵ یادی ئەوەندە مەودایەکی ئەوەندە زۆر نەبێت کە باسی ئەو هونەرمەندەی پێ بکەین. با بزانم کاک ڕەسوڵ تا چەندێک ئێستا پەیوەندی لەگەڵ خێزان و منداڵەکانی هونەرمەند سابیر کوردستانی هەیە لەگەڵ کوڕەکەی لەگەڵ کچەکانی؟ وەڵا بە خۆشبەختانەوە لەگەڵ هەمویان پەیوەندیم باشە لەگەڵ کاک هاوڕێ لەو دووسێ ڕۆژانە قسەمان کرد وابزانم دوێنەیە پێرێ بۆ قسەمان کرد ئیتر ئەو با لە زارەویشەوە شتێک بڵێم ئەیوت بەڕاستی گلەی بێ بۆ هەموو کەناڵەکان کە یعنی بە هەموویانم گوتووە یادێکیان لە باوکم نەکردوەوە باوکم مڵکی هەموو کوردستان بوو سابیر کوردستانی بوو نەک با بڵێن سابر کەرکوچیان خەڵکی شارەکانی دیکەیان ئەوە بێیان دەیگو مڵکی هەموو کوردستان بوو بەڵام نە کەناڵەکان نە وەزارەتی ڕۆشنبیری نە سندیکای هونەرمەندان هیچ یادێکیان لە باوکم نەکردوەوە یادێکی ئەوتۆ دەیگو ئەگەر بێت و یاد نەکەن بەڕاستی ئەنی ناوی باوک یان یادی باوکم مەگە لە ساڵنامەی دانەیە لە وەختەکانی کە هەر نایێت ئیتر منیش قسەم دەبێت بۆ کەناڵەکان و بۆ بەداخەوە بەداخەوە ئەی بابزانم لە لای ئێوە هیچ چالاکیەک بەڕێنە چۆکو خودی خۆت کە دەنگت لەوە چە لاسای ئەوەکەیتەوە بەبێ کە هیچ کەسێک لەگەڵ تاوی بەڵام هەر خودی ئێوە ئەو کەسانی کە هونەرمەندیان خۆشویستووە بەتەمانە بوونە ئەمڕۆ هیچ یادێک بکەنەوە لەو بە چالاکیەک بە شێوازێک؟ وەڵی زۆر بەداخەوە تا ئێستاش بەهۆی پەتای کۆڕۆناوە ینی کۆبوونەوە و شتیوا زۆر ینی مثبت نییە من داوا لە هەموو بینەرانی ئازیز و خۆشەویست دەکەم لە هەموو هاوڵاتیانی وڵاتەکەم دەکەم کە سابیر کوردستانی یەک ساڵە لە ناومان نەماوە بەڵام بەداخەوە کۆڕۆنای نەگریس هەر لە ناومان ماوە بە هەموو شێوەیەک حەزەری خۆیان بکەن احتیاطی خۆیان بکەن بۆ ئەوەی کە هیچ تر تەماشا چی لە دەستدانی ئازیزانمان نەبین. بەڵێ کاک ڕەسوڵ ئەوتت پەیوەندیت لەگەڵ کوڕەکەی خوا لێ خۆش بوو هەوە بووە دەنگی کوڕەکەی لە دەنگی باوکیە چێت؟ ناوەڵڵا هیچ گۆرانی شت ناڵێت هیچ نەچۆتۆ سەر باوکی وەکو هیچ گۆرانی شت ناڵێنەوەڵڵا دەیکەوا بێت ئێستا بەداخەوە دڵی یان زۆر بە تۆ خۆشە هەر وەک چۆن خەڵکی کوردستان منم بەیانە دڵنیامەوانەی کە بینەری بەرنمەکەمانن ئەم بەیانە یادی ئەو هونەرمەندەت بۆیان زیندوو کردەوە و دڵیان بە دەنگی تۆ خۆش بدڵنیام کە خانەوادەکەیشی بە هەمان شێوە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی کاتێکە دەبینی کەسێک هەیە لاسایی کەسێکە نەماوە لە ژیان کە تۆ ئەفسوسە خۆی بۆی کە خۆزگە هەبووە گوێت لە دەنگی بە ئەمە خاڵێکی ئەرێنیە کە سپاس بۆخوا تۆ هەیت یاخوا تەمەند درێژبی تۆ بۆ ئێمە هەر بمێنی و ئەو دەنگار بە زیندوێتی بهێڵیتەوە بۆمان.
وەڵام من پەیوەندیم لەگەڵ هەموو با بڵێن بنەماڵەکەی هەیە لەگەڵ برایەکەی لەگەڵ کوڕەکەی لەگەڵ ماڵ و مناڵەکەی ڕێزم بۆ هەر هەمویان هەیە هەمویان خوشکوبرا و ئازیزی منن و لە با بڵێن ئەو پەیوەندیش لە ڕۆژی چلەی ماتەمینیەکەی دروست بوو کاتێک چلەمان بۆ کرد لە سلێمانی و من لەوێ دوو گۆرانی موت ئیتر مامۆستا حەمڕۆف کەرکوچی لەوێ بوو کۆمەڵێک هونەرمەندیکە لەوێ بوو واتە پێشتر دەناسی بەس خودی هونەرمەندت دەناسی بەڵێ خودی هونەرمەندم دەناسی نەوەڵا پێشتر نیانم ئەناسی بەداخەوە باشە پەیوەندی سابر کوردستانی لەگەڵ هونەرمەندەکانی دیکە چۆن بوو بەو پێی کە تۆ حەزت بە لاساییکردنەوەی ڕەنگە ژیانیت لێ ڕوونتر بوو بێت لە کامیان زیاتر زۆر نزیکتر بوو وەڵایی لەگەڵ کە حەمڕۆف کەرکوچی زۆر نزیک بوو پێم وابێت لەگەڵ مامۆستا چالاک سەدیق زۆر نزیک بووە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی کەش نزیک بووە بەڕاستی بەڵێ ئەو زۆر هەستێکی کوردایەتی هەبوو ئەمێ بزانم ئەو پەیوەندی کە لە نێوان ئێوە دروست بوو بووە هۆکاری ئەوەی کە هاتوچۆی بەردەوام لە بینتان هەبێ یاخودنا هەر یەک دوو جار بینیت و تەواو وەڵایی بەداخەوە ئێمە بەهۆی با بڵێن معاناتەکەمانەوە ئێمە خەڵکی زۆر چۆن دەڵێ بەجوڵە و ئەوە نین یعنی هەرێکە و لە شوێنی خۆمان ویتر ئەوە جارجارە لە چالاکیەکانە یەکترمان دەبینی بەڵام پەیوەندی تەلەفۆنمان بە بەردەوامە هەبوو یعنی باشە کاک ڕەسوڵ ئێستا هونەرمەند سابر کوردستانی بە تایبەتی لە چایخانەی شەعب دانیشت لە سلێمانی و لەوێ لەگەڵ ڕەفیق و برادەرەکانی کۆ ئەبووە و جارجار ئەگەر لە شوێنێک گۆرانی بوو تا لەگەڵیانە تۆ شوێنێکی تایبەتت هەیە لە ڕانیەکە خەڵک بزانێت دەنگت لەو ئەچێت و بێت بۆلات بیەوەی گوێت لێت بگرێت بەخوا لە ڕانیە با بڵێن شوێنی تایبەت بە هیچ هونەرمەندێک نییە ئەوەی کە با بڵێن یان دوکانێکی هەبێ یان شتێکی هەبێ نەوەڵام من تەنها ماڵی خۆم هەیە و ئیتر سوپاس بۆ خۆش ئەوم یعنی لەگەڵ هەموو هونەرمەندەکانی شاری ڕانیە و دەوروبەر و قەڵازە و هەمووی با بڵێن پەیوەندی زۆر باشم هەیە زۆر باشە ئەمەوێت وەکو دوجار یاخود دوا پرسیار مەبەستم لە دوجار مەبەستمەوە نیە لەگەڵمان بیت ڕەنگە لە بەرنامەکانی دیکە بە دەنگی خۆت یاخود دووبارە بۆ دەنگی ئەو بۆ زیندوکردنەوەی دەنگی ئەو لەگەڵمان بەڵام ئێستا و دوا بەرهەم ئەمێ شتێکمان پێشکەشکەیت کە ئەمڕۆ لەگەڵمانی چیت ئامادە کردووە هەرهی مامۆستا سابیر بێت هەرهی مامۆستا سابیر بێ باش بەسەر چاو ئای جوانیت کاری تێکردمایە میرە گیانە میرایە عقل و وەشی لە بێردمایە میرە گیانە میرایە جوانیت کاری تێکردمایە میرە گیانە میرە عقل و وەشی لە بێردمایە میرە گیانە میرە ئینسانی ئاخودە پەری لە پاریش جێوانتری ئایە میرە گیانە میرایە لارە و لەنجادی زۆر جوان و زۆرێ دڵگیرایە بێوەفانیم هەردا مەرێت تۆم لە بیرایە لێوی ئاڵی بێسووراوایە میرە گیانە میرایە چاو برۆیە و پرچی خاوایە میرە گیانە میرە ئەمانە هەمووی جوانن نەخشی دەستی یەزدانن ئەمانە هەمووی جوانن نەخشی دەستی یەزدانن ئایە میرە گیانە میرایە لارە و لەنجات زۆر جوان و زۆرێ دڵگیرایە بێوەفانیم هەردا مەرێت تۆوە لە بیرە یاخوا دەنگت نەڕزێت کاکە ڕەسوڵ بێبەش ئەم بەیانیە بە دەنگی مامۆستا سابیر کوردستانی گوێی هەوادارەکانی ئەوە زاخاودا زۆر سپاس دەکەم ئەم بەیانیە لەگەڵمان بووی لەم یادا بە دەنگی ئەو بەشدار بووی لەگەڵمان و یادەکەمان کردەوە و لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ خانەوادەکەی و بۆ تۆی خۆشەویست بۆ هیوایی کە هەر بەردەوام بیت دووبارە سپاس دەکەم کە لە بەرنامەی ڕۆژ باش لەگەڵمان بەیانیە زۆر سپاس دیارەمیش لە ساڵ یادی کۆچی
هونەرمەند سابیر کوردستانی دووبارە پرسە و سەرخۆشی خۆم نوێ ئەەکەمەوە و هیوام ئەوەیە بنەماڵە و کەس و کاری بەڕێزیان هەر سەربەرز و سەرکەوتوو بن و خوا سەبووریان بدا ئیشاڵڵا و خوارێ خۆشببوش بە باشتی بەرینشار بکە و دەستخۆشیش لە ئێوە دەکەم کە یادی هونەرمەندان ئاوا بەو شێوەیە لە یاد بوو زۆر سپاسانەکەم ئیتر وەکو ئێوەش با بڵین هەرەوەندەتان پێ دەکرێت دەست و چاوتان خۆش بێ و زۆر سپاسانەکەم زۆر سپاس بۆ تۆ جارێکی زۆر سپاس بۆ ئێوەش کۆتایی هات بە تەوەرەکەمان و یادی ئەو هونەرمەندە هەر هەمیشە لە هزر و بیرمان بەو هیوایی کە بە بەرزی بمێنێتەوە بە درەوشایی ئەو دەنگە کوردیە ڕەسەنە دەم بەدەم بگاتەوە بە نەوەکانی دیکە یاخود ئەو کەسانی کە بەم شێوەیە لاسایی دەکەن و یاخود بەرهەمەکانی بە زیندوی ڕابگیرێت. ئەوەش تەوەری بەرنامەکەمان بوو بۆ هەواداران و ئەو کەسانی کە مامۆستا و هونەرمەند سابیر کوردستانیان خۆشەویست. دێمە سەر تەوەرێکی دیکە کە جیاوازە لە بابەتەکەمان یاخود دێمە سەر بابەتێکی دیگە جیاوازە لە تەوەرەکەمان ئەویش سازدانی فستیڤاڵێکی جیهانیە کە لە وێنەی خۆی یەکەمە لە جیهاندا ئەنجام بدرێت ئەویش فستیڤاڵی ئاویە کە تایبەتە بە نمایشکردنی مەلە بە جلوبەرگی پەریدەریایی لە ڤێرجینیا زیاتر لە دەیان کەس بەشداریان کردووە بۆ مەلەکردن و بەشداربووان لەم فستیڤاڵە کە وەک باسم کرد بە گەورەترین فستیڤاڵی مەلەی پەرەی دەریایی لە جیهاندا ناسراوە ڕەنگا و ڕنگبوونی جلوبەرگەکان ئاڵاواڵابوونی کەشەکە ئەم فستیڤاڵە دوو هێندە سەرنجڕاکێش دەکات لە فستیڤاڵەکە هەر کەلوپەلێک کە بەشداربووان بە پەریدەریایی بچوێنێت لە بەریان کردووە لە ژێر ئاو بە مەلەکردن وێنەگرتنیان بۆ ئەنجام دراوە لەلایەن وێنەگرێکی تایبەت بەڕێوەچووە هەرچەند پەری دەریایی ئەفسانەیەەکە بەڵام لە ڕێی ئەم فستیڤاڵەوە خەڵک ئەو ئەفسانەیە دێنێتە پێش چاوی خەڵکی دیکە و وا دیکاتە نمایش با پێکەوە ئێمەش بینەروی زیندووکردنەوەی ئەفسانەی پەری دەریایی لە ڤێرجینیا بە فستیڤاڵێکی تایبەتی مەلەکردن بە جلوبەرگی پەری دەریایی بۆ دەیان کەس یەکێکە لە فستیڤاڵە تایبەتەکان کە ئافرەتان لە ڕۆژهەڵاتی ئەمریکا دەخاتە جۆش و خرۆشێکی جیاوازەوە. لە چەند هەفتەیەک پێش دەستپێکردنی فستیڤاڵەکە ئامادەکاریەکان ئەنجام دەدرێت. یەکێک لە مەرجە سەرەکیەکانی بەشدار بووان لە فستیڤاڵەکە پۆشینی ئەو جلوبەرگە تایبەتەیە کە لە شێوەی کلک و باڵی ماسی جلوبەرگەکانیان دیزاین کرابێت و شێوەی ڕازاندنەوەی سەر و پرچ و مێکابیان تایبەت بۆ بەشدار بووان ئەنجام درابێت کە لە شێوەی ماسی بچن. ئەفسانەکان سەبارەت بە پەری دەریایی لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکی دیکە جیاوازە بەڵام لە هەمویان هەیە و باسی لێوە کراوە ئەمە واتاوەیە کە پەری دەریایی بوونەوەرێکی ئەفسانەیە و لە ڕاستیەوە دوورە زادەی هزری خودی مرۆڤە. ڕاستە کە ئەفسانەکان پەریەکانی دەریایان بە ئافرەتێکی ناسک و کەمکێش چواندووە بەڵام لەم فستیڤاڵە تیمێک بۆ متمانە پێدان بە کەسانی کێش زۆر یاخود قەڵە و ئەو دەرفەتەیان ڕەخساندووە کە لە فستیڤاڵەکە بەشدار بن و بەم شێوەیە سەرنجێکی زیاتر دەچێتە سەر فستیڤاڵەکە و بەشدار بووە. من وێنەکان بە هەندێک ئیدتکردنەوە لە ئینستاگرامدا دەنێم بۆ ئەوەی ئەوانەی خولیای بەشداریکردنیان هەیە بێن و پەیوەست بن بە ئێمەوە هەرچەندە کڕینی جلوبەرگەکان نرخەکانیان زۆرە بۆیە بەشداریکردن لەم فێستیڤاڵە تا ڕادەیەک لەسەر بەشداربووان گران دەوەستێت تا بەشداربوو بە تەواوەتی لە پەریەکی دەریایی بچێت. گروپە بازرگانیەکانی بەرهەمهێنی جلوبەرگی پەری دەریایی بە هەزاران دۆلار بۆ دیزاینکردن و قوماش و جوانکاریەکانی ئەم جلوبەرگە خرج دەکەن. جگە لە ئەکسسواراتی وەک ملوانکە و تاج و ئەنگوستیلە و کەرەستەکانی دیکەی جوانکاری. بۆیە بەشداریکردن لەم فستیڤاڵە هەرزان نییە. هەر یەک لەو جلوبەرگانە نرخیان لە نێوان 2000 تاوەکو 3000 دۆلاری ئەمریکیە. کۆتایی بابەتەکە بە دۆلاری ئەمریکی بوو جابا بزانین بەهای دراوەکان جگە لە دۆلاری ئەمریکی بەهاکانی دیکەی دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چەندن و چۆنن کە نرخەکان بەم شێوەیە 100 دۆلار بەرامبەر بە 147950 دیناری عراقیە 100 یۆرۆ بەرامبەر بە 173250 دیناری عراقیە 100 پاوند بەرامبەر بە 204500 دیناری عراقیە 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17120 دیناری عراقیە 100 تومەنی ئێرانی بەرامبەر بە 5900
25 دیناری عراقیە و زێر عیار 24 بە 415,000 دیناری عراقیە مسقالێکی زێری عیار 21 بە 366,000 دیناری عراقیە و مسقالێکی زێری عیار 18 بە 312,000 دیناری عراقیە. هەمیشە ئەو شتانی کە لە کۆتایی دەوترێن لە هێزر و بیری ئێمە ئەمێنەوە بۆیە ئێمە زۆر جار هەوڵمانداوە ئەو گرافیکانی کە سوودی خواردنەکانی تێدایە لە کۆتایی بەرنامەکە بۆتان دابنین بەم بابەتە کە کۆتا بابەتمانە کۆتایی بە بەرنامەکەمانە هێنم کە باسی کێوی دەکەم کە یەکێکە لەو میوانەی کە سەرچاوەیەکی سەرەکی ڤیتامین و کانزاکانە و چەندین مادەی گرنگی خۆراکی لە خۆگرتووە. ئێمە گرنگترین سوودەکانی ئەو میوەیەتان ئەم بەیانیە بەم شێوە بۆ دەخەینە ڕوو بۆ ئەوی کە ئەوانی کە حەزیان لێت بیخۆن بە بەردەوام وانش کە حەزیان لێ نییە هەڵ بدەن بیخۆن چونکە ماوەیەکی زۆر بە تێری دەتهێڵێتەوە چونکە ڕێژەیەکی زۆری ڕیشاڵی تێدای ئەمە ئەبێتە هۆی تێربوونتوە گەدەپڕاکات. و جگەلەوە دژی هیلاکی و ماندوویەتیە و ئەوە وزەیەکی زۆر بەجەستە دەبەخشێت لە جاتی ئەوەی کە ئەو خواردنەوە گازیانە بخۆن یاخود خواردە وزە بەخشەکان بخۆن خواردنی کیوی یا دوودانە ئەتوانێت وەکو ئەوە بێت و جێگرەوەی خواردنە وزە بەخشەکان بێت. سیستەمی بەرگری جەستە بەهێز دەکات و دژە ئۆکسانە لەم کاتێک کە پێویستە سیستەمی بەرگری لەشمان زۆر بەهێز بێت بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا ئەوە یەکێکە لە ئەو چارەسەرانەی کە سیستەمی بەرگری لەشت بەرزەکات. ڕێژەی کۆلسترۆل کەم دەگاتەوە پارێزگاری لە دڵ ئەکات بۆ کەسانی کە پەستانی خوێنیان هەیە بێگومان زۆر میوەیەکی بەسوودە دەوڵەمەندە بە پۆتاسیۆم ئەویش وا دەکات پەستانی خوێن کەم بکاتەوە و پرۆسی هەرسکردن خێراتر دەکات میتابۆلیزمیش چالاک دەکات و یارمەتی دەرە بۆ دابەزاندنی کێشی لەش. بەو هیوایی کە بە هۆی ئەو زانیارانی کە ئێمە بە ئێوە دەگەێنین هەمیشە تەندروست و لەش ساغ بن و ئەو ڕێنمایانەکە پێچانی دەڵێن ئەوە جێبەجێ بکەن چونکە ئێمە بۆ تەندروستی ئێوە هەمیشە بە دوای باشترینەکان ئاگەڕین. زۆر سپاسانەکەم کە ئەم بەیانیە لەگەڵمان بوون تا بە یەگەیشتنەوەکی تر خاتان لەگەڵ.